هەر کەسێکتان بینی جوێنیدا یعنی معناوێت تر پێویست ناکە ئیترەوە نیشانەیە کە دڵی تێک چووە کابرا نەخۆشی دڵی هەیە ئیتر پێویست ناکە بڕوا سەمامەکەی بگۆڕێ نازانم قەستەرە بکە نازانم چی بکە نه قەستەرەی تایبەتی خۆی هەیە مەوزوعەکە مەوزوع سەمامێکی تر تێک چووە کە بە دکتۆرەکانی ئینچار ناکرێت بە دکتۆرەکانی مستەشفا و ئەوانە پێویستی بە دکتۆرێکی تایبەتی دڵ هەیە کە مامۆسایەکی زانای لە خواترسی ئیمانداری ئەڕواتە لای ئەڵێ من دڵم تێک چووە من ئەمڕۆ جمێنێکمدا یەک سەحابە ناوی بیلال بوو زۆر خزمەتی پێغەمبەری خوایە کرد صلی الله علیه وسلم لە سابقینی ئەوەلین بوو بەڵام عەبد بوو قوڵ بوو و ڕەشپێستیش بوو یعنی پێستی ڕەش بوو ولا ناو مجتمع و کۆمەڵگای خۆمانە عادەت وایە کەسێک یعنی ڕەشپێست بێ و قوڵ بێ و ئەمانە تۆزیەکینی کەمە ئەم سەحابەیە یەکێک بوو لە ئەوائیل ئێمە پێی ئەڵێن سەییدنا بیلال بانگدەری پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک لە گەورەترین سەحابەکانی پێغەمبەری ئەبوو ذەڕی غیفاریش یەکێکە لە گەورەترین سەحابەکان هەتا خۆی ئەڵێت چوارەم کەس بوومە ئیمانم هێنا بەڵام خۆی چوارەم نەبووە ئەو وا تێگەیشتۆ چوارەمە یعنی لە ئەوەلەکان بووە ئەم سەحابە بەڕێزە ڕۆژێکیان لە مەدینە یعنی چەند ساڵ تێپەڕی کردووە بەسەر ئیسلامە لە مەدینە ڕۆژێکیان نازانن لە معاملەیەکە لە چ شتێکە بەینیان تێکەچێ لەگەڵ بیلال بەینیان تێکەچێ بەشەر من و تو لەسەر معاملەیە بەینمان تێکەچێ لەسەر شتێک جاری وایە باوک و کوڕ بەینی تێکە جارەوە برا و برا بەینی تێکەچێ جاری وایە هەیە خوشک و برا بەینی تێکەچێ ئەوێ ئەو شتانە ڕۆدا لە مرۆڤە کە بەینیان تێک چوو یەکسەر ئەم وتی هەی کوڕی ژنە ڕەش پێستەکە یعنی قسەیەکی ناخۆشی کرد بیلالی یەکسەر بێدەنگ بوو ڕۆیش بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی پێغەمبەری خوا ئەبوو ذەڕ وای پێم وتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو ذەڕی بانگ کرد فەرمووی ئەبوو ذەڕ تۆ وات بە بیلال وتی بەڵێ فەرمووی ئەبوو ذەڕ هێشتا نەفامی و جاهیلیەت لەناو دڵتان ماوە هێشتا نەفامی و جاهیلیەت لەناو دڵتان ماوە ئەبوو ذەڕ دەستی کرد بە گریان یعنی من هێشتا جاهیلیەت لەناو ئێمە هەزار لەو قسانەمان بۆ بکرێت کەس دەست ناکا بە گریان کەس خەفەرجیشی وە ناخوا چونکە ئێمە نەخۆشی دڵمان هەیە دڵمان نەخۆشە بەڵام ئەو ئەزانێ یعنی جاهیلیەت لەناو دڵتان ماوە یعنی چی بۆیە دەسەکا بە گریان ئەگرێ ئەڕوات دەستی بیلال ماچەکە ئەڕمێتە مل پێیە ئەڵێ بیلال تو ئەو خۆیە گردن مازاکە یەکێکە لە ڕئیس عەشرەتەکانی بنەماڵەکەی خۆی بەڵام ئەڕوا ئەڕمێتە مل بیلال ئەڵێ تو ئەو خۆیە گردن مازاکە من کردم تۆ نەیکەی والله ئەڕمێتە مل پێیە بیلال ئەڵێ براکەم گردنتە ئازابێ ئاوا ئەسحاب پێغەمبەر ئاوا ئەسحابەکانی پەروەردە کرد ئەسحابە ئاوا بوون بۆ دڵیان خەمیانە خوارد بەڵام ئایا ئێمە وای ئێمە چەندێک واین ئەوە زۆر پێویستە بەڕێزان داواکارم خۆی گەورەی ئیسلاحمان بکە یا ڕەبی هیدایەتمان بدەی یا ڕەبی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە دڵەکانمان ئاوادان کەیتەوە بە ئیمان یا ڕەبی دڵەکانمان ئاوادان کەیتەوە بە ئیمان یا ڕەبی خوایە دڵەکانمان ئاوادان کەیتەوە بە ئیمان